بینەرانی خۆشەویستی یادی هاوڕێیانی جان بەخت کردو سڵاو ئەم کاتتان باش. یەکەمین بەرنامەی یادی هاوڕێیانی جان بەخت کردووی کۆمەڵەتان پێشکەش دەکەین کە تێیدا ڕێز دەگرین لە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیان سەعیدی موعینی ناوسراو بەخاونە و هەروەها سولەیمانی تیکانتەپە. بینەری ئەم بەرنامەیە بن. بە یادی هاوڕێ سەعیدی موعینی ناوسراو بە کاکخاونە یەکەمین پێشمەرگەی جان بەخت کردووی کۆمەڵە ڕۆژی سیوێکی جۆزەردانی ساڵی 1357 هەتاوی هاوڕێ سەعیدی موعینی ئەندامی کۆمەڵە لە شەڕێکدا لە ئاوایی درێی ناوچەی ماوەتی کوردستانی باشوور لە ریزی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا گیانی بەخت کرد. هاوڕێ سەعیدی موعینی یەکەمین پێشمەرگە و یەکەمین گیان بەخت کردووی کۆمەڵە بوو. لەبەر ئەوە ڕۆژی گیان بەختکردنی ئەو هاوڕێیە واوتە سیوێکی جۆزەردان لەلایەن کۆمەڵەوە بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناودێر کرا بۆ ئەوەی دەرسی ئیمان و ڕاوەستاوی ئەم هاوڕی گیان بەخت کردووە لە خەباتی شێلگیر و هەمەلایەنەدا بۆ شیاربوونەوەی کرێکاران و زەحمەتکێشان دژی چەوسێنەران و ڕژیمە ملهوڕەکان و لە پێناو ئازادی و بەرابەری ئینسانەکاندا فێربین ژیان و خەباتی سەربەرزانەی هاوڕێ سەعیدی موعینی ببێتە سەرمەشقی هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ سەعید خەباتکاری بە بیر و باوەڕ و ساغ لەسەر ئامانجی بەرزی ڕزگاری بەشمێنەتان ئەندامی کۆمەڵە و براوی شۆڕشگێرانی گیان بەخت کردو سولەیمانی موعینی و عەبدوڵڵای موعینی بوو کە هەردووکیان ڕابەر و ڕوخساری ناسراوی شۆڕشی سەگدارانەی ساڵەکانی 46 و 47 کوردستانی ئێران بوو. هاوڕێ سەعیدی موعینی ساڵی 1329 لە شاری مەهاباد لە کۆشی خێزانێکی خەباتکاردا چاوی بەژین پشکوت. خوێندنی سەرەتایی و دەبیرستانی لەو شارە تەواو کرد و لە سەرەتای لاویەوە خەباتی سیاسی ناوسی و لە زۆربەی کۆڕ و کۆمەڵی خەباتکارانی شاری مەهاباد وەک ڕابەرێکی خەباتکار و هەڵسوراو بەشداری کرد. لە شۆڕشی ساڵەکانی 46 و 47ەوە پاش گیان بەختکردنی براکانی کاک سولەیمان و کاک عەبدوڵڵای موعینی وەک شۆڕشگێرێکی لێبراو هاتە مەیدانی خەباتەوە. ژیان و خوێندنی لە تاران تێکەڵاو بوو لەگەڵ کاری کرێکاری لە کارخانەکان و پەیوەندی پتە و لەگەڵ کرێکاران. هاوینانیش لە مەهاباد و دێهاتی دەوروبەر دەچوە نێو زەحمەتکێشانی دێهاتەوە و هەڵسوراوانە
لەگەڵ خەڵکی ستەم دیت و بە خەباوت و گیر و گرفتەکانیانەوە ماوم دوودا. ساڵی 1354 هەورێ هاتە سەر ئەوەی کە ژیانی ئاسایی وەلا بنێ و بێتە خەبات کاری پیشەیی و شەو و ڕۆژ هەموو تواناییەکانی خۆی لەو پێناوەدا بخاتە گەڕ. لەو کاتەوە کەوتە بەر گومانی ساواکی ڕژیمی شا و گیرا و چونکە نووسراوەیەکی کۆمۆنیستی لێی گیرا بوو خستیانە ژێر درەندانەترین ئەشکەنجە و ئازارەوە. بەڵام ئەو لە وەڵامی جەلاداندا بۆ ماوەی 16 مانگ هەروتی دۆزیمەتەوە و هێشتاش نەمخوێندوەتەوە و لەو پەڕی شەهامەت و جیانبازیدا نهێنیەکانی تەشکیلاتی کۆمەڵەی پاراست و هاوڕێکانی لە چنجی جەلادان بە دوور گرت. 16 مانگ ئەشکەنجە نەک هەرورەی شۆڕشجێراوانە ئیمان و ئومێدی هاوڕێ سەعیدی سست نەکرد، بەڵکو لەو ماوەیەدا هەمیشە بەورەیەکی بەرزەوە لەگەڵ هەموو زیندانیان ئاشنایەتی و دۆستایەتی نزیکی دروست دەکرد. هاوینی ساڵی 1356 پاش 2 ساڵ و چەند مانگ هاوڕێ سەعید لە زیندان ئازاد کرا و دەست بەجێ پەیوەندی لەگەڵ کۆمەڵە درێژە پێدا. پاییزی ساڵی 1356 بوو بە ئەندامی کۆمەڵە کە بەردەوام ئاگاداری بارودۆخی خەباتی خەڵکی کوردستان بوو، بڕیاریدا کە دەبێ بۆ بەشداوری هەرچی هەڵسوراوانەتر و هەمەلایەنەتر لە خەباتی شۆڕشجێراونەی گەلی کورددا پێویستە بۆ خەباتی چەکدارانە ئامادە بێ و بۆ سەرەتاوی ئەو کارە هاوڕێ سەعیدی موعینیان بۆ بەشداوریکردن لە ریزی خەباتی چەکدارانەی کوردستان هەڵبژارد و ناردیانە ریزی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆری پێ نەچووکە لە سیویکی جۆزەرداونی 1357 هەتاویدا لە شەڕێکی نابەرابەردا لەگەڵ هێزێکی زۆر لە بەکرێ گیراوانی ڕژیمی بەعس دەرگیر بوون و هاوڕێ سەعید هاوکات لەگەڵ 7 کەسی تر لە هاوسەنگەرانی پێشمەرگەی لە ئاوایی درێی ناوچەی ماوەتی کوردستانی باشوور گیانی بەخت کرد. یاودی هاوڕێ سەعیدی موعینی بە درێژەی ڕێگای ڕێز لێ دەکرێت. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا.
ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا چەکەندووە بەدەستی خاراوێت کەڕەت چەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا دەڕێز بێت یاڵدی هاوڕێ سولەیمانی تیکان تەپە شۆرشجێری بێباوک و یار و یاوەری خەڵکی زەحمەتکێش هاوڕێ سولەیمان شۆرشجێری خۆشەویست و لێهاتوو ساڵی 1329 لە ئاوایی تیکان تەپەی ناو چێبۆکان چاوی بەژین پشکوت دەورەی خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاورەکانی بۆکان و مەهاباد تەواو کرد و بۆ درێژەی خوێندن چووە دانشگای علم و سەنعەت لە شاری تاران ڕووداوەکانی کوردستانی عێراق و فەزای سیاسی ساڵەکانی 1356 و 57 هەتاوی لە شاری تاران ئەوی هێنایە ناو کۆری خەباتی سیاسیەوە کاک سولەیمان بەهۆی جەسارەت و لێبراویەوە زۆر زوو بووە یەکێک لە ڕێبەرانی خەباتی خوێندکاران لە دانشگای علم و سەنعەت و تا کاتی گەڕانەوەی بۆ کوردستان دەوری بەرچاوی لە خەباتی چڕوپڕی خوێندکارانی ئەو ناوەندە دژ بە ڕژیمی شاویت لە دوایین مانگەکانی تەمەنی ڕژیمی شاودا کاک سولەیمان گەڕایەوە بۆ کوردستان و
لە یەکەم خۆپیشاندانی جەماوەری لە شاری مەهاباد کە لەلایەن کۆمەڵەوە ڕێکخراو بوو دەوری بەرچاوی جێرا و هەر لەو کاتەوە هەڵسوڕانی ئاشکرای خۆی لە کوردستان دەست پێ کرد. دوای ماوەیەکی کورت ناوەندی هەڵسوڕانی لە مەهابادەوە گواستەوە بەرەو شاری بۆکان و بوو بە یەکێک لە سازماندەران و بەڕێوەبەرانی جەمعیەتی دموکراتیک لە شاری بۆکان. بەهاری ساڵی 1357 شاری سنە بوو بە ناوەندی پیلانگێری ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و دژ بە خەڵکی پێشکەوتنخواز و ڕاپەڕیوی ئەو شارە. ژمارەیەک لە کادر و هەڵسوراوانی کۆمەڵە لە شارەکانی دیکەی کوردستانەوە ڕوویان کردبوو ئەو شارە تا جموجۆڵەکانی پادگانی سنە و کومیتەی ئاخوندی سەربەڕژیم پوچەڵ بکەنەوە. لە جەریانی نەورۆزی خوێناوی شاری سنەدا کاک سلەیمان جەسارەتی کەم وێنەی لە خۆی نواند و یەکێک لە هەڵسوراوانی ئەو شۆرشە بوو کە شوێنی گەلێک دیار. بەداخەوە لە دوایین ساتەکانی تەواوبوونی ساڵدا ڕێکەوتی 29 دوازدەی 1357 دوای خوڵقاندنی حەماسەیەک کە هەرگیز لەبیر ناوچێتەوە گیانی بەخت کرد. هاوڕێ سلەیمان سیمایەکی خۆشەویستی خەڵکی شاری بۆکان و هەموو کوردستان. مەرجی کاک سلەیمان کوردستانی تازیێبار کرد و خەسارێکی گەورە بوو بۆ کۆمەڵە کە جێگای بە ئاسانی پڕ نەدەبووە. جەسارەت و لەخۆبوردووی کاک سلەیمان لە سەرەتای دەستپێکردنی خەباتی پێشمەرگانەدا بوو بە سونەتێکی جێکەوتوو کە کاک سلەیمان دەورێکی گەلێک بەرچاوی تێدا جێرا. یادی ئازیزی هاوڕێ سلەیمانی تیکان تەپە و هەموو جان بەخەتکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم ڕێز لێدەنگی. شۆڕشمان دژمنی کوردستان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەریان کرد ئاوا هەستان ڕەسان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان دەشتێکی ئەستەشی سووری کرێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن تێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئیمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەستەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆ بنەک دەوری پێشەنگی کرێکارە می کوردستان هەرچینی کرێکارە کوردستانێکی نوێ دەتوانێت پێک بێنێت بۆ گشتی هان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشتێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان
پێشمەرگەی کۆمەڵەوەک وڵان پێشمەرگەی کۆمەڵەوەک وڵان دەشتێکی ئەرتەشی سووری کرێکاران یەک دەشکێنێستم چۆشی دێموکراتیک ڕێگای بۆ خۆش دەکات بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوە بێباک کارودکەی ڕزگاری تا سۆسیالیزم پێشمەرگەی کۆمەڵەوەک وڵان پێشمەرگەی کۆمەڵەوەک وڵان پێشمەرگەی کۆمەڵەوەک وڵان مەشتێکی ئەرتەشی سووری کرێکاران هۆ ئەستێرە گەشەکانی شەوە زەنگ و ڕێگای دوور هۆڕێ بوارانی ماندووی لەناو سیڕێبازی ئاڵای سوور ئێوە ڕوە و ئاسۆی شۆرش و ڕزگار بوون وەڕێکەوتن بیرتان ئاسمانێکی بەرز و بێتەم بوو مەشخەڵ مەشخەڵ مەشخەڵی ئەندێشەتان داگیرساند ئەو ڕێباز و سوورەی ئامانجمان بوو دەمانباتە دنیای بێپایانی ئارەزوو ڕێگە دوور و ئێوە سوور شەوتان شەق کرد ئەی مەشخەڵانی نور ئێوە ئەستێرەی گەشن ون نابن ئێوە کاونیاوێکی ڕوون و بێگەردن لێڵ نابن ئێوە گوڵی سوورن لە چوار وەرزە هەڵ ناوەرێن و ناژاوچێن ئێوە تیشکی خۆرن ئێوە هێزی پاڵنەرمانن سڵاوێکی گەرم و گەشتان پێشکەش ئەی مەشخەڵانی ئازادی ئەی گوڵ ئەستێرەکانی نێو شەوگارانی نەبین و ئەنگوستە چاو لە بەربەیانی ئازادیدا ئەو کاتەی کە هەژارەکان بەشمەینەتە ژین تاڵەکان بوونە میوانی بەختەوەری مرۆڤی سەردەم یادتان دەکەین و گوڵی خۆشەویستی یادی زیندووتان لە بەرۆکی یەکتر دەدەین بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم هەفتەیەی یادی هاوڕێیانی گیان بەخردکردووتان پێشکەش کرا لە بەرنامەی حەوتووی داهاتووماندا ڕێز دەگرین لە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیان یەحیا خاتوونی فەریدەی زەکەریایی حامیدی بەهرامی جەلالی جەلالی و ئەبوبەکری ئەسپەندی تا ئەو کات شادی و بەختەوەریتان بە ئاوات دەخوازین